بەڵێ سۆما بەردەوام دەبین دەچینەوە تەوریەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە یادی ڕاپەڕینە گەورەکەی شاری هەولێری خۆشەویستە. هەڵبەتە دیارە دەزانین کە ژنان ڕۆڵی بەرچاویان هەبووە سۆمان لە ڕاپەڕیندا، هەموو خەباتی شاخ هەموو خەباتی شار لەناو ڕێخستنەکان بەتایبەتی لەناو پێگە حیزبیەکانیشدا بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی باڵای هەبووە لە هەڵگیرساندنی ڕاپەڕین لە شاری هەولێردا. ئێمە ئەمڕۆ تەوریەکان گفتوگۆ دەکەین سەبارەت بە ڕاپەڕینی شاری هەولێر، هەروەها بەتایبەتی ڕۆڵی ژنان لەناو ڕاپەڕیندا. بۆ ئەمە بەستە زۆر بەڕێز مەحسومە شێخ شەهید ئیبراهیم کە بەڕێزانکو کادری یەکێتی و هەروەها بەشداربووی ڕاپەڕین لەگەڵمان ئامادەن. مەحسومە خان سڵاو لەبەربین باش. سڵاو لە ئێوە و لە بینەران و بیسەرانیش، بەیانی هەموو لایەک باش. سپاس بۆ پێشوازیەکەتان. زۆر سپاس. مەحسومە خان سەرەتا پیرۆز بە یادی ڕاپەڕین لێەکەین کە بەڕێستانوەکو بەشداربوویکی ڕاپەڕین لە شاری هەولێردا بەشدار بوون. جا دەستپێک دەمانەوێت باسی ڕاپەڕین کەین، بەڵام ڕۆڵی ژنان لەناو ڕاپەڕیندا ڕەنگە مێژوەکەی 33 ساڵ بەر لە ئێستا مێژوویەکی تا ڕادەیەک دوورە، ڕەنگە بەشێک لە خەڵکی وەکو کاڵبوونەوەی گوایە کە ڕۆڵی ژنان چۆن بووە لە ناو ڕاپەڕیندا. ئەمانە باسی ڕۆڵی ژنان بکەین لە ناو ڕاپەڕیندا بتایبەتی لە شاری هەولێردا کە بەڕێستانێکێکن لە بەشداربووەکانی ڕاپەڕین. سوپاس سەرەتا لە یادی ڕاپەڕین و هەشتی مارس و جەژنەکانی ئازار و نەورۆزەوە سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ تەواوی شەهیدانی کوردستان. هەڵبەتە ژنان لە شۆڕشێک لە دواییەکەکاندا دەورێکی کاریگەر و باڵایان هەبووە، بە تایبەتی لە شۆڕشی نوێگەلەکەماندا یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک بووە لە حیزب بۆ ڕێکخراوە هەرە تایبەتەکان کە گرنگێکی زۆری داوە بە ژن هەر لە سەرەتای دروست بوونیەوە. ئێمە ئەگە بگەڕینەوە ستێپ بای ستێپ کاریگەری ژنان دەور و تەئسیری ژنان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان، ژنان یەکێک بووینە لە هەرە پایە گرنگەکان. ئەو پردی پەیوەندی بووینە لە مابینی گرێدانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە شاخۆ بۆ شار. زۆر جاران کە یەکێتی نیشتیمانی کوردستان بیوسپایە گەیاندنێک یاخۆ شتێکی بەردەست بگەێنێتە شار، ژنێک ئامادە ئەکرا، پەیوەندی بە ژنێکەوە کرا، یان لە شارەوە بۆ شار یان لە شاخەوە بۆ شار، لەبەرەوەی کەمتر ئەو کاتە چاو لەسەر ژن بوو، کەمتر ژن ئەنی هات چاوی ئەخرا سەر لە بازگەکانە. ئەگەر بگەڕیتەوە بۆ شاخیش بە هەمان شێوە لە شاخیش ژنان دەور و کاریگەریەکی باشی هەبووە، هەم لە هێزی پشتیوانی بۆ گەیاندنی چەک و تەقەمەنی و خواردن لە کاتی شەڕەکانە، لە کاتی داستانەکانە. ئەگە بگەڕینەوە شار، لە شاریش بە هەمان شێوە نامەکان پۆستەرەکان لە ڕێگای نهێنیەکانەوە ژن هۆکارێک وە بردێکی پەیوەندی بووە بۆ گەیاندنی ئەو شتە تایبەتانی کە تایبەت بە پێشمەرگە. باشە مەحسومە خان بزانین چۆن ئەم گڕوتینە لای ژنان لەو کاتە دروست بوو، ئەو هێز و ئیرادیان هەبوو کە بەو شێوەیە لەگەڵ پیاوەکانە بەم شێوە واتە ئیشیان بۆ بکەن لە شاخەوە، هەروەها بۆ ناو شار بە هەمان شێوە. ئێستا ئەو گڕوتینە ماوەیان گۆڕەکانی بەسەر هاتووە. ئەم گڕوتینە بەپێ خێزانە چۆن لە سەرەتایەوە ئەڵێ ئایدیۆلۆژیای نەتەوەی ئایدیۆلۆژیای خاکی لە خێزانەوە سەرەگرێ. من ئەگەر باوکم پێشمەرگە نبووایەوە بنەماڵەمان بنەماڵەیەکی کورتپەروەر و شۆڕژگەر نەبوونایە، هەڵبەتە ئەو ئایدیۆلۆژیای نەتەوەی بۆ من ناگوازرایەوە. بە هەمان شێوە لە ئێستاشدا بە هەمان شێوەیە، یعنی من زۆر تێبینیم هەیە لەسەر خێزانی ئێستا. تۆ ئەڕۆیتە دەرەوە کوڕێکی 18 ساڵ کوڕێکی 20 ساڵ پرسیارێکی لێەکەی ئەڵێ داستانی قەیوان ماوەدیان، ئەڵێ سەرکردیەکیان، ئەڵێ ئاڵای کوردستان باوەڕکەیانی هیچ ئینتیمایی خاکی، ئینتیمایی نەتەوەی، ئینتیمای نیشتیمانی ڕۆژی ئاڵا ئەوانە خەریکە بەرەبەرە کاڵەوێتەوە. بۆیە هەمیشە کەلتوری شۆڕژگەری کەلتوری کوردی ئایدیۆلۆژیای نەتەوەی لە پێگەی خێزانەوە سەرەگرێت. چۆن ئەڵێ ژنێکی بەڕێخستن کرا و کۆمەڵگایەکی پێشکەوتو بە هەمان شێوەیە ئەو ژینگەی کە منی تێدا پەروەردە بوو یان ژنێکی تری تێدا پەروەردە بووە، هەموو ئەوانەی کە لە ڕاپەڕین ئەو خوشکانی ئەو ژنانی کە لە ڕاپەڕین بەشدار بوون ژینگەی خێزانی بوو، هۆکارێک بوو بۆی بەشدار بێ لە ڕاپەڕین.
معصومە خان دیارە پێگەیشتن لە هەموو کاتێکدا لەناو کۆمەڵگەدا بە تایبەتی زۆر دیارە ئێمە ژنانی شاخمان هەیە ژنانی شارمان هەیە لەناو ڕێخستنەکاندا لە بەری پێشەوەی راپۆریندا ئێمە بەردەوام کۆمەڵێک ژنی زۆر بەتوانە کۆمەڵێک ژنی کاریزمامان بینیوە دەمەوێت باسی ڕۆڵی ژنانی هەولێر بکەین لە راپۆرینی هەولێردا کە 33 ساڵ بەر لە ئێستا بوو بەڕێز دەکێکی لە بەشداربووانی راپۆرین دەمێت باسی هەستی خۆتم بۆ بکەیت لە راپۆرینەکەدا چەند ژن بەشدار بوون چۆن توانیتان کۆ ببنەوە چۆنی بوو چون بۆ کوێ یەکەم شوێنکە لە راپۆرین دەویستان دروشمی راپۆرینی تێدا بڵێنەوە سنووری هەولێر سنوورێکی فراوان بوو راپۆرینەکە بە محور بوو ئەو محورانەی کە طبعاً ئێمە جەماوەری هەولێر جەماوەری کوردستان لە هەموو ناوچان لە هەموو ناوچەکان لە هەموو شار و شارۆچکەکان چاوەڕێی دەنگ و بڵندگۆی رادیۆ دەنجگەلی کوردستان بووین ئاز و ئاگاداریەکان لە رادیۆ بۆ ئێمە جۆمان لێگرت شەوی پێشی 11 مانگی ینی دە لەسەر 11 باوەڕ بکە ئەگە بڵێم هەموو هەولێر چاوەڕێی ئاگاداری و ئازی رادیۆ دەنجگەلی کوردستان بووین بۆ بەیانی 11 مانگ 11 ئازار ڕێکەوتەکە زۆر مهمە تێکەڵ بۆ بە بەیانی 11 ئازار ئێمە ماڵمان لە حەی شورتە بۆ ئێستا راپۆڕینی پێڵێت سعات 6 لە ماڵەوە هاتیینە دەرەوە من گەڕەکەکی ئێمە گەڕەکێکی عشاعری بۆ زۆربەی دانیشتوانەکەی تێکەڵ بوون هەمویان هەر کوردن وەکو خۆمان بەڵام لە ڕۆی ژینگە و کۆمەڵایەتەوە جیاواز بوون بەیانی کە هاتمە دەرەوە بە حکمیەوە من باوکم شەیدی فەرماندەیە پێش شەیدی سەنگەرمانەیە گۆڕوتینێک و حەماسەتێکی زۆر زۆر وەکو چۆن پەنگێکی چەند ساڵن لە ناختا کۆ ئەبێتەوە ئیتە دەرەوە دەرگام کردەوە هاوارم کرد بژی هێزی پێشمەرگە سەدام نزیکی مەرگە بیرمان ژنێک خەیلانی بوو پلکە شەمسی ناو بوو هات باوشی پیا کرد متوڕۆڵە عیبەت و بۆکوێ ئەڕۆک بە لەهجەی خۆمان ئەسێ چێن دەرێ بۆکوێ ئەڕۆی نابێ و ژن نابێ بەڵام ئەو گوڕ و ئەو هەست و ئەو حەماسەتەی کە لە دڵی مندا چەند ساڵ هەبوو پەنگی خوار بۆ ترکە من هاتمە دەرەوە باوەڕ بکە لەبەرەوەی شاری هەولێر نەکرد هەولێر شاری سلێمانیش بە هەمان شێوە ڕێخستنەکان کە ڕێخستنی نهێنی بوون کەس ئاگای لێ کەس نەبوو بەڵام کە ئەڕۆیشتە دەرەوە ئەچوویتە ناو جەماوەر سیر دەکرد کەسێکی تریدا بۆ ینی تەسەوڕیەوە ناکرد من کە ڕۆیشتمە ناو جەماوەر یەکەم ژن بووم لە حەی شورتە تقریبا 10 دقە چارێکێک لە ناو جەماوەرە هاوارمان کرد بە گۆڕوتینەوە سەرکەوتن نزیکە ئازادی سەیری دوو ژنی تریشم کرد من هەر بە جلی کوردی ژنانەوە دەرچوم بەڵام دوو کچی تری هاوتەمەنی خۆم بوون هیوادارم ئێستا گوێیان لە من بێ وابزانام لە هەریمی کوردستان نەماوە لە دەرەوەن پرسیارم کرد ئەوانە چێنوتیان کچەکانی شەهید جەمیل ڕەنجبەرن ئیتر لە هەموو گەڕەکەکان بەو جۆرە بوو محوەری کەس نەزان لە کەس نەزانەوە هێزی پێشمەرگە یەکتری گرتەوە لەگەڵ جەماوەر محوەری بەستۆڕە و پیرزین لەگەڵ محوەرێکی تری ئەوەی پێشمەرگەکانی دەبەری باڵەکەتی کە لێەوە هاتن هێزێکی تر بوو محوەری بەهرکە بە هەماشی ینی ئەوە نەبوو تەنها لە ڕێگایەکەوە هێزی پێشمەرگە لەگە جەماوەری کوردستان یەکتر بگرنەوە بەڵێ کەواتە مەحسومە خان بەڕستانە و بەشداربوو یەکی راپەڕین بە چ خەون و ئاواتێکەوە بەشداریتان لە راپەڕینەکەیا کرد و ئامانج و دەستکەوتانی کە هەبوون هاتوونەتە دی دڵخۆشکەر بوو هەتا تقریبا 93 بەڵام شەڕی ناوخۆ شەڕی نەگری سوای لێ کرد ئێمە لە هەموو شتێک بەشیمان ببینەوە بە تایبەتی ڕۆژ لە دوای ڕۆژ دەستکەوتەکان بەرەو کاڵبوونەوە ئاچێت من هەمیشاڵم بەداخەوە زۆر جار بیرەکەمەوە ینی کوادایکم کا باوکم کا مامم کا ئامۆزاکانم بیشەهیدی سەنگەر جا من عایلێکم ئەوە نەم هەبێ عایلە هەیە پەنجا هەیە عایلە هەیە دوانی هەیە عایلە هەیە لەسکی دایکی بۆ کە باوکی شەهید بووە ئێستا کە ئەو نەعەدالەتی و ئەو دەستکەوتانەی کە نەماون بەدی هاتبوون هەمویان بەرەبەرە کاڵبنەوە پێمان ناخۆشە ینی خەریکە پەشیمانێ بینەوە ڕۆڵی ژنان لە ئێستا چۆن هەڵدەستەنگێنی لە ڕابردوودا لەگەڵ ئەوەی کە دنیای بەشداریکردنی ژنان بەڕاستی زۆر بچوو بووە لە ئێستادا ژنان لە سەرجەم کایەکانی کۆمەڵگەتە لە هەستاترین پێکەکان و هەتاوەکو لاوەکیترینیان ژنان بەشدارن ڕۆڵی ژنان چۆن هەڵدەستەنگێنیت بەراورد بۆ مێژووی کە ژن هەیەی کە لە ڕابردوودا ژن ڕۆڵێکی کارەی لە شۆڕشەکاندا هەبووە لە راپەڕیندا هەبووەکو بینیمان و لە ئێستا دەکە لە ناوەندەکانی بڕیارە لە ئەندام پەرلەمانەکانە لە پۆستە گرنگەکانە ژنان دەبینێت ئەم ڕۆڵ چۆن هەڵدەستەنگێنیت
یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروست بوونی چۆن کە لە هەناوی ڕۆژئاوا لە دایکە بێ و لە 75 لە 76 لە باشووری کوردستانە بانکی ئازادی گڕ و بڵێسەی شۆڕش لێ ئەدەن بە هەمان شێوە هەر لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکخراوی دروستە بێ لە دایکە بێ کە یەکێتی ژنانی کوردستانە لە ناوی یەکێتی ژنانی کوردستانیش بە هەمان شێوە کۆمەڵی ژنی بەتوانان و سەرمان هەیە لە هەڵبزبارمان هەیە بگرە لە کای تایبەتەکانە لە جمگەکانی ترە لە حیزبیا لە حکومیە دەورێکی باڵایان پێدراوە چۆن لە ڕابردوو بەڕێز مام جەلال شکۆی نیشتیمان پشتیوانی ژنان بووە لە ئێستاش لە بە هەمان شێوە کاقوبات کاک باڤڵ پشتیوانی سەرەکی ژنانن ئێمە پشتمان بۆیان بەستووە پشت بەخوای گەورە ئێمەش لە سەر ڕێ و ڕێبازی بەڕێز مام جەلال و شەیدان بەردەوامە بین بەشداربوونی ژنانیش دوای ڕاپەڕین هەتا ئێستا لەم کایە یەکێک لەو بنەما و خصوصیانەی کە ژنان تێدا بەشدارن هێزی ژنانە ژنان بۆ زۆربەی بەڕێوبەرایەتیەکانیان ئەو شوێنانی کە تێدا دەست بەکاربوون سەرۆکی پەرلەمان بووە ژنمان هەیە وەزیری داراییە فەرقی لێوادام ژنە ئەویش کە بڵێ لە حکوومەتی عێراقەوە زیرە هەر ژنە لەو کۆتاییدا بەڵام ژنمان هەیە لە بانقەکانە لە بەڕێوەبردندا زۆربەی ئەو سێکتەرانی کە ژنیشی تێدا بەڕێوبەرە سەرکەوتوتر بۆ ئێمە لاریمان لەوەی نیە پیاوانیش بە هەمان شێوە ئەو شوێنانی کە تێدا ئیش دەکەن بڕیار دەدەن سەرکەوتن بەڵام ئێمە لە تێبینیەکانە زیاتر تێبینیەوەکەی ژنان لە بەڕێوەبردندا سەرکەوتوترن. باشەکەواتە بە شێوەیەکی گشتێت توانین بڵێن کە یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند گرنگی بە ژناندا و تا چەند گرنگی بە تواناکانی ژنانجاوە لە هەموو بوارەکانە بۆ ئەوەی کە جێدەستیان دیار بێت. من بخۆم هەم لە بەروی کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم هەم کە بڵێ لەگەڵ باوکەشم لە شەخا بووین ڕەنگە ژنێکی کە ئێستا هاتوۆتە ناو ڕێخستن و هاتوۆتە ناو سێکتەرەکانی بەڕێوەبردن ئەو فەرق و جیاوازێ نەبینێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە ڕێخستنەکان دەرگای واڵای بۆ ژن هەمیشە خول و بەرنامەی تایبەتی هەیە بۆ ژنان هەمیشە پشتیوانی ژنە بۆ پێگەیاندنی ژن شتێکی تر هەیە منی ژن ئەگەر من بە دوای ڕاستینەی خۆمدا نەگەڕێم نەتوانم ژن بوونی خۆم دۆزمەوە سەرکەوتنم لە سێکتەرەکانە تۆزی ئاستەمە دەلالت لەوەکە کە من لە ژنم بەڵام لە قاڵبی بیرکردنەوەکانم لە قاڵبی پیاوێکدا بێ مەحسوب خان بەردەوام پرسیارێک دەکرێت دەوترێت ژنان لە سێکتەرە گرنگەکانە هەن لە ناوەندە گرنگەکانی بڕارداندا هەن بەڵام لەگەڵ ئەوەدا بن لە هەمان کاتە باز لە ئەو پێشۆکارانە دەکرێت کە بەرامبەر بە مافەکانی ژن دەکرێت باز لەو نەحەقانە دەکرێت کە ڕۆژانە ژنان ڕوبەڕووی دەبنەوە ئەمە بۆچی دەگەڕێنیتەوە ئایا ئەو ژنانە لە ناوەندەکانی بڕیاردا بەکانی خۆیان هەڵنەستاون یاخود پەرەنسیپێک کۆمەڵێک یاسایەک نییە کە بتوانن حەق بۆ ژن بگەڕێتەوە یاخود هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ من بڵێ منی ئەی ژن کە حەقم خوراوە ئەگەڕێتەوە سەر خۆم ئەو سێکتەری ئەو شوێنەی کە منی تێدا ئیشەکەم یاخود ئەو کەلتور و کۆمەڵگای کە منی تێدا گەورە بووم کەلتور گەرایی خێڵگەرایی یەکێکە لەو هۆکارانەی کاتون و تیژەکان بەرامبەر بەژن بکرێ خێزان و ئەو ژینگەی کە منی تێدا گەورە و مەسا بۆ نمونە من کچێکم هەیە من پێڵم ئاوایە لە ئەهمیەتی ڕەنگەزگەرایی جیاوازی بێڕێزی بەو جۆرێ ئەبێ ئاوا بڕۆی پێشلکردنەکان من ئەگەر لەو شوێنەی کە تێدا ئیشەکەم بۆ نمونە من لە بەڕێوەبەرایەتی یەکەم بەڕێوەبەرایەتی پەروەردە ئەو ژوورەی منی تێدام تەنها من ژنێکم بەڵام کوڕێک دێتە ژوورۆ پیاوی دێتە ژوورۆ بە تعلیقێک تونند و تیژێک بیرمان نەچێت تونند و تیژەکان هەر دەستدرێژینێن ئاتێ بە وشەیەکەشە دەوشێ وشەیەکی نشاویش هەر تونند و تیژی ئەگەر من نەتوانم مافی داکۆکی لە مافی خۆم بکەم و ڕەتی قسەکەی بدەمەوە هەڵبەتە پێشێلکاریەکان دەستێژەکان هەر بەردەوامە باش کاتە ماسوومەخان بەڕستان وەکەزانی کە ئەزمونێکی زۆرتان هەیە وەکەوە ێزانی کە لە ڕاپۆینەکانە بەشداریتان کردو ئێستا ڕوە کادری یەکێتی بە هەمان شێوە ئەتوانین بڵێن کە ئەو کێشانەیە خود ئەو پێشەلکارانی کە ڕوبەڕووی ئافرەتان و خانمان بێتەوە زیاتر کامان و چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەمانە بدرێت لە ڕێگەی خێزان پەروەرجە هەروەها ڕاگەیاندکارەکانیش ڕێخ و ڕاگەیاندنەکان بە هەمان شێوە تا چەند ڕۆڵیان هەیە تونند و تیژەکان و دەستدرێژیەکان ئەوەی کە ئێستا زۆر زەقە زیاتر ڕاگەیاندنەکانە علامە ئێستا بۆ نمونە ئەڵێ لە دەبەری سۆران کچێک خۆی کوشتووە یان ئەڵێ باوکێک کچەکەی خۆی تیرۆر کردووە
کەناڵێک ئەلانی کە ڕایگەینێ باشترە لەوەی کەناڵێکی تریش بە هەمانشەوە کەناڵێکی تریش بە هەمانشەوە جا هەریەکەی بە جۆرێکی تر من هەمیشە ڕاگەیاندن و میدیا سوۆسیال میدیا بە هۆکارێکی سەرەکی دائنێم لا ئەو توندوتی ژیانی کە ئەگرێنە سەرژن ئەنجا ژینگەی خێزانی هۆکارێکی ترە ئەو خێزانی منی تێدا پەروەردە بووم ئایا لە هەر لە سەرەتایی پێکەنانی ژینگەکەیەوە لەسەر کەلتورگەرایی خێڵگەرایی پەروەردە بووە هەتاکو ئێستا لەبەرەوەی من لەسەر چێ بنەما و خصوصیەتێکا پەروەردە بووم دایکی من چۆن منی پەروەردە کردو باوکی من چۆن منی هێناوە تاکو ئێرە منیش بە هەمان شێوە لەسەر هەمان شێوە ئەمەوێ کچەکانی خۆم شتی خۆم ئەو ژنانەی داهاتوو ئەوانەی کە لە دەرەوە بە هەمان شێوە بم بۆیە ئەڵێ میدیا سوۆسیال میدیا سلکی پەروەردەی خێزانی هۆکارن و بنەمان بۆ ئەوەی توندوتیژێ هۆشارکردنەوەی خێزان و هۆشارکردنەوەی کۆمەڵگا ئەمە دەکرێت هۆکارێکی باش بێت بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان کەمتر بکرێتەوە باوەڕ بکە بەڵام من هەمیشە وتومە گەشتبینم بەڵام لە هەمان کاتشە زۆر جار ئەڵێم زۆر زەحمەتە ینی بتوانی خێزانی ئێستا خێزانێکی ڕۆشنبیری بەڕێخستن کرا و هەیە بەڵام دەگمەنە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مەحسومە شێت ئیبراهیم کە بەڕێزیان و کادریەکێتی و هەروها بەشداربووی ڕاپەڕینی هەولێر لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت